پزیشکان هۆشداریاندا بۆ نەخۆشانەی کە نەخۆشیەکانی دڵ و سییان هەیە لە کاتی کەشێکی زۆر گەرمدا لە ماڵەوە بن. دکتۆر کەوسالیا پێندیال لە ریچمۆندی ڤیرجینیا بە نەخۆشەکانی دەڵێت بەر لەوەی بڕۆنە دەرەوە هەوڵ بدەن بزانن پلەی گەرما چۆنە. ئەگەر دەکرێت خۆت لە جموجۆڵی دەرەوە دوور بگرە بە تایبەتی لە پاش نیوەڕوان و ئێواراندا. لێکۆڵینەوەی تەندروستی کە لەلایەن ئاژانسی پاراستنی ژینگەی ئەمریکاوە کراوە نیشان دەدات کە پەیوەندیەکی زۆر بەهێز لە نێوان پیسبوونی ژینگە و نەخۆشی دڵ و جەڵدەی مێشک هەیە. دکتۆر ڕۆبرت بروک شارەزای ئەو جۆرە نەخۆشیانەیە لە زانگۆی میشیگان. چونکە گیان لە دەزان بەو نەخۆشیانەی پەیوەندیان بەدڵەوە هەیە هۆکاری پلەیەکە لە جیهاندا نەکە لە وڵاتانی بەرەو ڕسکان چوودا بەڵکو لە هەموو جیهاندا ژینگەی ناساز ڕۆڵێکی ترسناکەیە لەسەر ڕێژەی مردن لە جیهاندا. دکتۆر بروک دەڵێت تەنها هەناسەدان لە ژینگەیەکدا کە بە دووکەڵی ئۆتۆمبیل ناساز بوو بێ بۆ ماوەی کاتژمێرێک یان دوان دەشێت کوشن دەبێت. لەو ماوە کورتەدا چەند کاتژمێرێک دەتوانی ببێتە مایی جەڵتەی دڵ کە لەوانەیە پێشتریان هەرگیز جەڵتەی دڵیان نەبوو بێ. کاریگەریەکانی هەناسەدان لە ژینگەی ناسازدا مەترسی زیاتری هەیە. بەهۆی چەند ساڵێکی ئەو کاریگەریانەوە مەترسی نەخۆشیەکانی دڵ، شەپڵە، بێتوانایی دڵ لەوانەیە 5 بۆ 10 ئەوەندە زیاتر بێ بە بەراورد لەگەڵ ئەو مەترسیانەی چەند کاتژمێرێک دەیان بێ. دکتۆر بروک سەرۆکی ئەو دەستەیە بوو کە لێکۆڵینەوەیکی زانستیان کرد لەسەر پیسبوونی هەوا و نەخۆشیەکانی دڵ بۆ ئەمریکن هێرت ئەسۆسییشن. هەروەهاش ڕێبەری ئەو توێژینەوەیە بوو کە تێیدا دەری خست ئەو ناسازیانەی لە ئاکامی بەکارهێنانی ماشێن و بەهۆی پیشەسازیەکان و کارگەکانی خەڵوز و نەوت بەکاردێن دەشێت ببنەمایی بەرزبوونەوەی فشاری خوێن بۆ ئاستێکی مەترسیدار. بەپێی ئەو لێکۆڵینەوەیە مەترسیەکە زۆر زیاترە بۆ ئەوانەی نەخۆشیەکانی دڵیان هەیە و هەروەهاش ئەو کەسانەی لە گەڕەکە هەژارەکان یان لەسەر ڕێگاوبانە سەرەکیەکان دەژێن. ئەمریکن هێرت ئەسۆسییشن ڕێنمایی دەکات ئەو ماوەی لە نێو ئاپۆرەی ئۆتۆمبیلەکەدا بەسەر دەبێت کەمتری بکەیتەوە تا خۆت لە فاکتەرە ترسناکەکانی نەخۆشیەکان بپارێزیت. ئەم راپۆرتە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەشکرا.